گەنجی ئێمە بەتایبەتی لە تەمەنی نێوان 18 ساڵی 25 ساڵی دەبێت احتیمال لەسەر خۆی بدات بە خۆیش ئیشێک بۆ خۆی دروست کات وایە ئەت کۆڵێژ تەواو کرد تعینێک نییە شوێنێک نییە ئیشی لێ بکەیت بە خۆت ئیشی خۆت بکە لە ئەوروپا شوێنی ئەو هەموو کەسیان نییە زۆر گەنج هەیە ئیش خۆی دروست کردووە گەنجان پێش بەخۆی بەسی گەنج ئەبێت سەرەتا خوێنی تەواوکە دواتر کە شەهادەکەی بەردەستێنا هەوڵی تعین بوو بکە بەڵام کە تعین نەبوونا بێ خۆی بێمێت کات تبارەت گەنجۆ بێت گەنج پشتی بخۆ گەرم کەن نابێتن پشتا خۆ دایک و بابێت خۆیان حکومەتی یان هەلوانێکی دیگە گەرم کرد بێت هیچ توانێت خوب دەدە کاری دا بشێت تشتێکی بکات دا بشێت تشتێکی نی وی وڵاتی زیدەکات وی جوواکیش وی هەر جهێکی لێ بشێت شێت تشتێکی نی بکات بەلێ سەروێ چەندێ ڕۆژی بێت حکومەت جیهۆری کار بیدن حکومەت وەکی دانا قەرزێن بچی دێم خۆشە گەنجان یان هەموو خەلکی کوردستان زیاتر پشت بەخۆیان ببەسن نەک پشت بە حکوومەتەوە بۆ نمونە زۆربەی دەوڵەتەکان هەر کەسی پشت بە خۆیە بەستێتن ئەتوانی بۆ ڕۆژانە یان مانگانە یان ساڵانە کارەکانی خۆی بارەکە بەڵام لێرە وانە لێرە هەموو کەسێک هەموو شخصێک لە پیر و گەنج دەستیان چاویان لە لای حکوومەتە